دوای ئەوە فەرمووی ئەفەئەمینە ئەهل القوڕى ئەن یەئتیەهم بەئسونا بەیاتەن وەهم نائیمون. باشە خەڵکی ئەو شار و لادەیانە ئەوانەی کە ئێستا هەن، ئەوانەی تیاچوون ئێستا من و تۆ لەسەر زەوی دەژین، ئایا ئەمینن لەوەی کە سزای خوایان بۆ بێت بەیاتەن لە شەودا لە حاڵەتێکدا کە وەهم نائیمون؟ تۆ لەوە ئەمینیت کە تۆ بەردەوامی لەسەر بێتەقوایی و خراپەکاریت لەوە ئەمینی خوای گەورە لە شەودا جەڵتەیەکت لێ نەدا، شەو بە خەبەر بە ڕۆژ بە خەبەر دەیتەوە لایەکت خوار بۆ کۆتایت پێهاتووە؟ لەوە ئەمینیت؟ لەوە ئەمینیت بەیانی کە بە خەبەر هاتیت معافن في جسدی لە تۆدا نەماوە لەستە معافن في جسدیک، تاو شەل و کوێر بوویت ئیفلیج بوویت، لەوە ئەمینیت؟ براکەم با لە خۆمان ئەمین نەبین کە خوا بە شەو سزات بۆ بنێرێت. ئەمین مەبە کە تۆ سەرپێچی فەرمانی خوا بکەیت و بێتەقوایی بکەیت، ئەمین مەبە لە عەزابی خوا، ئەمین مەبە وریابە بترسە لێی. ئەوە ئەمینە ئەهل القوڕى ئەن یەئتیەهم بەئسونا ضحى وهم یەلعەبون؟ بۆ ئەهلی ئەو گوند و شار و لادێ وڵاتانە ئەمینن لەوەی کە سزای ئێمەیان بۆ بێت لە کاتی چێشتەنگاودا یا لە ڕۆژدا وهم یەلعەبون، کە خەریکی گاڵتە و گەپ و ڕابواردنیت و یا خەریکی کارێکی لە گاڵتە زیاتر نییە، هەروەک گاڵتە بکەی وایە. لەوە ئەمینیت؟ با ئەمین نەبین براکەم، نە بە شەو ئەمین بە لە سزای خوا، نە بە ڕۆژیش ئەمین بە لە سزای خوا. ئینسانی مسلمان نابێ ئەمین بێ لە کاتێکدا تۆ بەردەوامی لەسەر خراپەکردن، بۆ ناترسید لە خوا. کەواتە کە خوای پەروەردگار یەکسەر عقوبەی نەداین و سزای نەداین کت و پەڕ لەسەر تاوان، وا مەزانە خوای هەمالت دەکا، خوای هەمالت ناکا، وا مەزانە خوای پەروەردگار باجی ئەوەت پێ نادا. پەلە بکە و تەوبە بکە، بە دووری مەزانە لە شەوێکدا سزای خوات بۆ بێ کۆتاییت پێ بێنێ، لە ڕۆژدا سزای خوات بۆ بێنێ کە تۆ لە دەوامیت و لەگەڵ ڕەفیقەکانت یا لە سەفرەیەکیت و لە چیتی و لە چیت. ئەمین مەبن لە عەذابی خوا ئەگەر بەردەوام بن لەسەر سەرپێچی فەرمانی خوا. ئەفەئەمینوا مەکر الله؟ ئایا ئەوانە ئەمینن لە مەکری خوا؟ مەکری خوا چی؟ مەکری خوا چی؟ مەکر لە زمانی کوردیدا پێی دەوترێت فێڵ. بەڵام ئایا خوا فێڵ دەکات؟ دەڵێن دوو جۆری هەیە، دوو جۆر مەکرێک هەیە. مەکرێک ئەوەیە کە ئینسان یا ئەوەی کە فێڵ دەکا، یعنی کەسێک یا زاتێکی فێڵباز بێ، خیانەتکار بێ، خەڵک خەڵەتێنەر بێ، حاشا خوای گەورە بەریە لەوە. ئەی چی؟ جۆری دووەم ئەوەیە کە خوای پەروەردگار بەرامبەر فێڵباز و خەڵەتێنەر و خیانەتکارەکان بە جۆرێک مامەڵە دەکا کە هەستیشی پێ ناکەن، بەڵام سزایان دەدا. چونکە ئەوەی فێڵ لێ دەکا هەستی پێ دەکەی تۆ؟ دزێکە بۆ نمونە، دزێک دێت دەست دەکا بە گیرفان پارەکەی دەرێنا و ڕۆیشتیش هەستت پێ نەکرد، ئێمە بە فێڵێک پارەکەتی برد. مامەڵە دەکەی کڕین و فرۆشتنی لەگەڵ کەسێک دەکەی فێڵی لێکردووی بە خۆشت نازانی. فێڵ ئەوەیە کە تۆ شتێک لەگەڵ بەرامبەرەکەت کەی بەبێ ئەوەی هەست بەخۆی بکات، بێ ئەوەی هەست بەخۆی بکات، بگەی بە ئامانجی خۆت لەو کەسەدا بێ ئەوەی هەستیش بکە، ئەوە فێڵە. کە بەناحەق بێ مەذمومە، خراپە. بەڵام خوای گەورە دەفەرمێ وەمەکەڕوا وەمەکەڕ الله، ئەوانە فێڵ دەکەن لە موسڵمانان، فێڵ دەکەن لە دینی خوا، بەڵام مەکری خوا بەرامبەر ئەوان گەورەترە لەوەی ئەوان دەیکەن. هی ئەوان بەناحەقە، هی خوا بەحەق. یعنی چۆن مەکری خوا؟ خوای پەروەردگار بە شێوەیەک سزایان دەدا هەست بە خۆیان ناکەن، نەک لە کاتی سزادانەکە هەست نەکەن. تەوقعی ئەوەیان نەدەکرد کە کەوتبنە چاڵەوە و ئەوانیش لەو خۆشیەدا بوون سەرەتا. یعنی چۆن؟ دوو حاڵەتێ بۆ مەکری خوای پەروەردگار. یەکەمیان خوای پەروەردگار ئیستیدراجت دەکات. ئیستیدراج چیە براکەم؟ هەمومان دەزانین دەڕەج یعنی پەیژە، قادرمە، پلە بە پلە، تۆ یا دەچیتە خوارەوە یا دەچیتە سەرەوە، پلە بە پلە. ستا کەسێک پێت بڵێ لە قاتی دووەمی مزگەوت
بە یەک جار خۆت هەڵدەخوارەوە قورسە یعنی کە خۆت هەڵدەی تیا دەچیت دەشتێت قاچوت دەشتێت دەی وەرە سەرەوە دیسان ناتوانانی پشت و پشت دەکەویتە خوارە بەڵام پلە بە پلە بڕۆی هەستی پێ ناکەی خوای گەورە دانی بۆ ڕۆکردوون بۆ ئەو فێڵبازانە دانی بۆ ڕۆکردن وردە وردە ڕایان دەچێشێت بۆ چکە شایستەی ئەوەن لەگەڵ ئەوەدا کە خراپە دەکەن خوای گەورە هەر مۆڵەتیان دەدا خراپە دەکەن خوای گەورە هەر لەشیان ساغ دەکات خراپە دەکەن خوای گەورە هەر ماڵیان دەداتێ بەدەمیانەوە دەدا وا دەزانن ئەوان سەرپێچی بکەن و تاوانیش بکەن قەزیەکە سەهلە نازانن خوای گەورە وردە وردە ڕایکێشاون بۆ ئەو چاڵەی کە چاڵی مەرجی خۆیانە پلە بە پلە ڕایکێشاون بۆ ناو چاڵەکەی کە تیایدا لە ناو دەچن خوای پەروەردگار نەخشە پلان دادەنێت بۆ لە ناوبردنی ئەو جۆرە کەسانەی کە بە خۆیان دەنازن خۆ خوای گەورە پێویستی بە پلاندانان نییە خوای گەورە پێویستی بەوە نییە بە شێوازێکی نادیار وایان لێ بکات بەڵام الجەزاء من جنس العمل ئەوان خۆیان زۆر بە وریا و بە زیرەک و بە ئازا دەزانن کە ئەنەما فێڵ دەکەن لە موسڵمانان نازانن ئەو چاڵەی بۆ موسڵمان هەڵی دەکەن خۆیان تێ دەکەون ئاگایان لەوە نییە جا هەر کاتێک وریا بین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ کە خوای گەورە لە شاغی ماڵ و سامان ومێد و ئاواتەکانی بە عەبدێکدا ئەویش بەردەوامە لەسەر تاوان با بزانێەوە ئیستیدراجە با بترسێت خەتەرە وەزعەکە بۆ هەندێک کەس تاوان دەکات یەکسەر خوای گەورە پێی دەگرێت هەندێک کەس دە ئەوەندەی ئەو تاوان دەکات هیچی پێوە دیار نییە عقوبەی نادا بۆچی ئادەم تاوانی کرد یەکسەر خوای پەروەردگار عقوبەی دا و لە بەهەشت کردیە دەرەوە بەڵام ئەو تاوانە بوو بە سەبەبی تەوبەی ئادەم و ترسێکیش بێ بۆ ئێمە تەنها لە درەختێکی خوارد ئەی ئێمە هەمانە بە ملیارەها دۆلاری خەڵک دەخوات نییە باڵێ هەیە هەمانە لەوانەیە هەموو ڕۆژێ زینا بکە والعیاذ بالله لەما هەمانە خوا بزانێت چەند کەسی کوشت و خوێنی چەند کەسی ڕشتووە قیت و قۆزیش دێت و دەچێت بۆچی کەسێک تاوانی زۆر کەم بکە سزا دەدرێ ئەویان سزا نادرێ ئەوەی کە سزا دەدرێ خوا خۆشی دەوێت نایەوێت ئەو کەسە بە خراپە بڕوە تەوبە بکە بوەستە هەڵەیت داوای لە خۆشبوون خوا بکە خوا گەورە دەوێت تۆ بە پاچی ژیان بەریتە سەر نایەوێت بە پیسی ژیان بەریتە سەر ئەوەی تر پیسە قیمەتی نییە لای خوا هیچ قیمەتێکی لای خوا نییە با ڕۆچێ لە گوناه و تاواندا ڕۆچێ چونکە ئاگری جەهەنەمی بۆ دانراوە ئەگەر مسلمانیش بێ ئاگری جەهەنەمی بۆ دانراوە بۆی بە جەهەنەم پاک بکرێتەوە بەڵام تۆ بە سوکە سزایەکی دنیا پاک دەکرێتەوە کەواتە ئەو کەسانەی کە خوا سزای دەدا لە دنیادا سزایەکی دەدا بۆ ئەوەی پەشیمان بێت و خوا خۆشی دەوێت إذا أحب الله تعالى قوما ابتلاهم خوا کە قەومێکی خۆش بێت تاقی دەکات ئەی کە قەومێکی خۆش نەوێت تاقی ناکاتەوە لێگەڕێ با بڕوە ڕۆچێ لە گوناه و تاواندا بەڵام جەهەنەمی بۆ هەیە کابرایەکی ئەعرابی هات بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەرێشەی هەبوو پێی سەیر بوو کابرا وتی ئەوە چی وتی سودا سەرێشەیە نازانم چی ئەی فڵان نەخۆشی نازانم فڵان نازانم کە کابرا ڕۆی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەگەر دەتانەوێت کەسێکی دۆزەخی ببینن لەسەر دنیا ئەو کەسە بوو کە ڕۆی ئەوە هەرچەندە تاوان دەکات خوای گەورە هیچ عقوبەی نادا ئەبەد بەرەڵا کراوە بەرەڵا قیمەتی نییە لای خوا بۆیە براکەم کاتێک کە تۆ بەرەڵا کرایت تاوانت کرد و خوای گەورە هەر ماڵی پێدای تاوانت کرد و خوای گەورە هەر لەشی ساغ کردی بترسە ئەوە مەکری خوای گەورەیە ئەوە ئیستیدراجەکەی کە زۆر ترسناکە خوا پەناماندا زۆر ترسناکە خوای پەروەردگار دەفەرمێ ئەفەئەمینوا مەکر الله ئەوانە لە مەکری خوا ئەمینن یعنی کە خوای پەروەردگار بە شێوازێک ملیان بشکێنێت کە ئەوان وایان دەزانی ملیان ئەستور دەبێ وا دەزانن نەخشە و پلانی خوای گەورەیان نەزانیوە کە چۆنە لە کاتێکدا کە زۆر دڵیان خۆشە و وا دەزانن لەو پەڕی خۆشیدان لەو کاتەدا خوای گەورە لە ناویان دەبات ئەفەئەمینوا مەکر الله فلا يأمن مكر الله إلا القوم الخاسرون با کەس لە مەکری خوا ئەمین نابێ ئیلا قەومێکی خاسر و زەرەرمەند نەبێ ئەو ئاەتە هەڕەشەیەکی زۆر گەورەیە براکانم ترسێکی زۆری تێدایە والله
من و تۆ دائما کە قسەیەک دەکەین قسەیەک دەبیستین فکرت نەڕوا بۆ کەسانێک کە لە من و تۆ خراپترن نە بڵێ ئەو ئاەتە لەگەڵ منیەتی بڵێ ئەو ئاەتە لەگەڵ منیەتی هەر ڕۆژێک من و تۆ ئەمین بووین لە عقوبەی خوا لەسەر تاوانەکانمان ئەوە بزانە ڕۆژی زەرمەندی و تیاچونتە چونکە خوای گەورە فەرمووی فەلا یەئمەن مەکر الله إلا القوم الخاسرون نفي و استثناء بۆ حەسرە هەر ڕۆژێک کە تۆ دڵنیایت لەوەی کە سزار نادا خوای گەورە عقوبەت نادا وەزعەکە زۆر خۆش دەڕوا تۆش خۆت دەناسی تاوانباری خۆت دەناسی کە حرام دەخۆی خۆت دەناسی کە فلان گوناه و فلان گوناهە دەکەی لەگەڵ ئەوەشدا وەزعەکە ئارام هیچ مشکلەیەکت نییە خوای گەورە نەیگرتوویت ئەوە کە نەترسیت بزانە تۆ تیاچوویت تۆ لەو قەومەی کە خوای گەورە فەرمووی القوم الخاسرون بۆیە حەسەنی بەسری ڕەحمەتی خوای گەورەی لێ بێ دەفەرمێ المؤمن يعمل الصالحات ومع هذا يخاف ربه والفاجر يعمل السيئات ومع هذا يأمن العقاب مسلمان سەر ڕای کردەوەی چاچیش واش لە خوا دەترسێت خوای پەروەردگار لێمان ببورید کەم تەرخەمین گوناهمان هەر کردووە سەر پێچی تۆمان هەر کردووە لە شتێک لەوانەیە بە گوێرەی ڕەزابوونی تۆمان نەکردبێ مقەسیرین کەم تەرخەمین دەترسێ مسلمان ئەدی ئینسانی فاجر سەر ڕای خراپەکانی واش ئەمینە کورە بابەم جەهەنەم بۆ ئێمە دانەنراوە خەڵکی خراپ زۆرە ئەمین سوخۆرە و ئەمینە لە عەزابی خوا پەنا بەخوا زیناکارە و ئەمینە لە عەزابی خوا پەنا بەخوای گەورە حرامخۆرە و ئەمینە لە عەزابی خوا نوێژ ناکات و ڕۆژوو ناگرێ ئەمینە لە عەزابی خوا بۆ لأنهم هم القوم الخاسرون چونکە ئەوانە زەرمەندن کەواتە براکانم با لە خوا بترسین با ئەوە بێتەوە یادمان ئادەم لەسەر تاوانێک فرمي وإلا تغفر لي وترحمني أكن من الخاسرين وإلا تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين أي خواهي قولوا والله رحمة لما نبوري ورحمة بينك إما لزر المندانين تواو كلمة نبوري ورحمة بينك إما جبرا كان با ونزانين إما زور كساني شين تواو بهشت من مسوغر كردوا هيتش شيك مانية نبراكم أمرو لخواترز بي سبي لقيامت دا ئەمین دەبی لە سزای خوا ئەمڕۆ لە خوا نەترسی سبەی ترسی گەورە ڕوود تێدەکا لە ڕۆژی قیامەتدا لا يجمع الله على عبد خوفين ولا أمنين خوای گەورە دوو شت کۆ ناکاتەوە هەم لە دنیا لە ئەمینی دابی لە قیامەتیش لە ئەمینی دابی لێرە بێباک بی لە سزای خوا ناترسم من بەخوا لە قیامەت باجەکەی دەدەیت و ترسێک ڕوود تێدەکا جەهەنەم دەتگرێتەوە خوا پەنامەندا أي أمرك لخواترز بخود بارزي لحرام لو سر قازانز دكي إن شاء الله أفأمنوا مكر الله فلا يأمن مكر الله إلا القوم الخاسرون ويبراكم دائما محاسبة خو ممكن دائما بلين يا مقلب القلوب ثبت قلوبنا على دينك خواي قورا دلكان من ثابت كي لسر دينك تو أخير ما خير كي